ترامپ الکۆمەلگەها چڕە ژیان دکە. Li vê malê zarokeke 15 rojin ji dayîk bûye, bi nemala wî navê Serokê Amerîkayê nû lêkirine. کەسایەتی ترامپ ئێمە پێمە کەسایەتیەک کاریزمایە باوەڕی بەخۆبوونێک زۆر لە لای ترامپ هەیە بۆ نمونە لە کەسێک بزنسمانەوە یەکسەر بۆ سەرۆکایەتی ئەمریکا بێژین باوەڕی بەخۆبوونە گەورە دەخوازیت ئێمەش ئەو باوەڕی بەخۆنەمان لە ترامپ دیت بەو هێویە کە ئێمەش ترامپەک ئاوامان هەبێت لە دوڕۆژ. نەتەنێ ناوێت ترامپ بووە مارکە، لە وێنەیە ویژی وەک ناوێ خواردنگەهەکێ li dihokê hatiye danîn. خێراتم بۆ خواردنگەها ترامپ ji ber du egerê serekî Trumpê gelek balêndî dayîne بۆ miletê Kurd و sîvît tem sersûzê xwe berdewam bît û hemî bêne cihî û kar pê vê te kirin. Xelkên dihokê jî nerînên cuda cuda li ser binavkirina Trump hene. دەبخۆدێ ئازادیە کاژبا خەڵکێ دێ 4 ساڵون ترامپێ چۆیەکی دیێ و یەکی دیێ بەس ناوی کوردی بێ زمانی ئێزداما بێ گەلێکی باشترە. بەسەکە تشتێک بۆ کووردا کرد بۆ مرویدی تشتێک بۆ کوردی کرد کورتانی پێ مرتاح بوون و پێ کەیف خۆش بوون و بخێرەوەی تشتێک چی بووی بلا مرۆڤ ناوی جێ خۆشی بکە دەف تشتێ وستان. ئەگەر هەر ناوێکی تو بخۆبدانە سەر خو ئەوش بەر هەندێک کوتویت کتاب قودوە یەشمەوە ئەوە نە تشتێکی دروستە. Berî Trump bibe Serokê Amerîka ew bazirganekî navdar bû. Bêtir 3 milyar dolar û nîv sermiyanî wî heye. û navê Trump markeyeke bazirganî dwarê otêl û borseyên cîhanî de cihgirtiye. Surprîzeke mezin bû dema Donald Trump bû Serokê Amerîka li babeşekî mezin ji dunyayê. Xelkên Başûrê Kurdistanê jî berî ku xêr û şerê Donald Trump bibînin, hezkirina xwe jê re diyar dikin. û hêviya wan serokê helbijartî nû li gorî hezkirina wa be. Pêşa wa be helewî rûda dihok.